لێبۆ لەگەڵتانە بەردەوامی دوای تۆر و گفتوگوی ئەمڕۆژمان تایبەتە بۆی کە ڕۆژی دوێنێ فستیڤالێک بەڕێوە چووە کە تایبەت بووە بە بازارێک تایبەت بە خاوەن بزنسە بچووکەکان هەمیشە و تومانە کارکردن بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە جا لە کارێکی زۆر بچووکەوە چۆن کەناوە هەنگاو ئەنەی بۆی کارێکی باش و بتوانانی ژیانی خۆتی پێدابین بکەی ئەمەش پێکمان پێویستی بە کۆمەڵی پلان و پێویستی بە کۆمەڵی کەسی شارەزایە کە بتوانێت ڕێگەکەت پیشان بە بۆیە ئەمڕۆیمان لەسەر فستیڤالەکە و لەسەر ئەوەی کە چی کراوە لە فستیڤالەکە کۆمەڵی گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکاوبیر هەمالی وەکو بەڕێوەبەری ئەمریکان کۆرنەر لە سلێمانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئەمە میوانە کاکاوبیر سڵاو لەبێت سپاس بەیانی و باش کاکاوبیر زۆر بەخێر بێ زۆر سپاس بەیتان باشتر بەخێر بێ سەرچاو سەرەتا گەر لە فستیڤالەکەەوە دەست پێ بکەین ئەم فستیڤالە چۆن بەڕێوە چوو و ئامانجیوە چی بوو کە فستیڤالێکی لەم شێوە بەڕێوە بچێت بەڵای پێشکی زۆر سپاس تەمەن بانکردنی ئێمە بۆ ئەم پرۆگرامە پاڵپشتیکردنی گەنجانە بەڕاستێکەکەی چونکە ئێمە ئەو فستیڤالی دوێنێ بۆ گەنجانمان ڕێخستە بوو بۆ تایبەت بۆ خوێندکارەکانی زانکۆی سلێمانی ئەوانی کە خاوەن پیشەیەکن و بزنسێکی بچووکیان هەیە تاوەکو بتوانین بزنسەکانیان بناسێنین بە خەڵک و هاوکاریان بکەین لەم دۆخە سەختی ئابووری کە ئێستا بەرۆکی هەموو وڵاتەکەی گرتوتەوە تا بتوانین ئێمە دەستی ئەم گەنجانە بگرین و بیان ناسێنین بە خەڵک ووان لێ بکەین ئەم بزنسە لەگەڵ یانە گەورە بێت هەتا وەکو ئینشاڵڵا لە داهاتوە کە تەخەڕوجەکەن بیر لەوە نەکەنەوە لە شوێنێک تەعین بێن یان چیان لە تەعینات بێ بزنسێکی خوانیان هەیەتوان بژێ ژیانیانی پێدابینکەن و داهاتوێکی باش و خوێن زۆر باشە کاواتە لە ڕێگای بەڕێوەچوونی فستیڤالی لەم شازۆ کاکاوبیر ئەو گەنجانە ئەتوان کارەکانی خۆیان بە هاوڵاتیان بناسێن و بزنسەکەیان بچێتە زیاتر ناو خەڵکەوە بەدڵنیایە چکە ئێمە هەم لە ڕێی خۆمانەوە هەر ئەو بەڕێزانش لە ڕێگەی ئەو پەیجانێن کە زۆربیان پەیجان هەیە هیان لە پەیجینێکە ئێمە طبعاً ئێستا دنیا بۆ دنیای سوشال میدیا بەڕاستەکەی ناتوانین لە ڕێگەی پەیجی سوشال میدیاوە مارکتینگی باش بۆ خۆمانەکەین بۆ هەر شتێکە هەمان بێ و بەڕاستەکەی بەهۆی ئەو کار و چالاکیانەی کە ئەمریکان کۆنەری سلێمانی کردوێتی خەڵکێکی زۆر متابعی پرۆگرامەکانی ئەمریکان کۆنەری سلێمانیە و بۆ ئەمەمان بە هەلێکی باش زانی کە بتوانین هەم لە ڕۆژی ئاڵا و هەم لە هەفتەی کارسازیە کە هەفتەی کارسازی لە جیهانە بتوانین پرۆگرامێکی ئەم لەم بابەتە ئامادە بکەین ئەم شتە کراوە پێشتریش بەڕاستی یانەوە بڵێ نەمێکم کەسی کەکردن بەڵام جیازەکەی ئێمە لەگەڵ شوێنی تر ئەوە بکە ئێمە بە تاواتی بەبێ بەرامبەر ئەم ئیشەمان کردو بۆ هەموو ئەو کەسانی کردن زۆر سپاس ئەوە لەگەڵ ئیشە ئێمە هیچ بڕەپارێکمان وەرنەگرتووە لەیان کە بێن لەوێ بەشداری بکەن ویان لە خێرە شەریک بین لەگەڵانە بە هەموو شێوەیەک هەموو شتێکی ئەمریکان کۆنەر بێ بەرامبەرە تەنانەت ئەو بڕەپارێکە وەریشان کردو دەستیان کەوتو بە تاواتی بە خۆیان بۆ هی خۆیان زۆر باشە کاکاوبیر لەگەڵەوەی کە لەم فستیڤالە پێویستی بە کەسی شارەزا هەیە کەسێکەیە کە بتوانێت بە تایبەت باسی گەنجێک کرد کە ڕێنمایی بە گەنج بەانی ئێستا لەوانەیە هەر دوور و نزیک کۆمەڵە گەنج بگری کرد لەوانەیە کارنامەی دەرچی پێوێ بۆڵای بۆ کارێک ناکەی ڕاستە خۆ پێ دەڵێ پارەم پێنێ بکار بە پاراکرێ بەڵام بێژگە لە پارەکە چ ڕێژ ڕێونەشانێکی کە هەبوو کە بێن بۆ گەنجە کە بتوانێت هەوڵی خۆی تیا بەکار بێنێ ئێمە بەڕاستەکەی ئەتوانین ئەگەر پارەشمان پێ نەبێ ئەتوانین فکرە بێکتری بین یعنی هەر بینینی گەنجەکان بۆ بینینی ئێمە لەگەڵ ئەو گەنجانەیە ئەوان فکری باشێن بێمەوە ئێمەش فکری باشێن بەوە ئێمە بە حکمەوەی کە ئەو کارە زۆرانی کە کردومانە بەڕاستێکی ئەتوانین ئەو ئایدیانمان بۆ فکرانمان باتەوە ئەوانش بۆ ئەزمموی کە هەیەە لە بزنسە بچووکەکانیان لە ڕەفیقەکانیان لەو پێشانگانی کە بەشداریان کردووە هەر خۆی هەبوونی پێشانکان ئەگەر من بیکەمیان ئێوە بیکەنیان هەر بە ڕێزێک بیکە ئەمە خۆی بەخۆی پێشکەشکردنی فکرێ بۆ خەڵکی تو فێری ئەوە بیت کە لە دنیا وەکو چۆن باسماکرد کە سوشال میدیا زۆر گرنگە ئێستا دنیای ئینترنێتی زۆر مهمە هەر توانین لەم هاوشەی ئەم شتانە بڕۆی لە ئینترنێت بۆی بگەڕیت بزانی چه فکرێک باشە بۆ ئەمیشانە کارسازی ئێستا گەنج چ کارێک بکات ئەوێ بە کارسازێکی باش و هەر کۆرس هەیەتوانێت وەری بگرێت کۆرسی باش چی وەربگرێت بۆ کارسازی یان چۆن بتوانین فکر دروستکەین ئەم هەر ئاڵوگۆڕی ئەم مناقەشاتانە واکات کە فکری باش بین بە یەکتری ئەگەر پارەشمان پێ بتوانین ئیشێکی باش بکەین ئەگەر ئەمە نەکەین ئەفەن ئەگەر پارەشم پێ نەبێ ئەگەر فکرشم پێ نەبێ من ئەتوانم بە خۆبەخشی ئیشکەم یەم لای بەڕێستان کە تۆ بزنسێکە یم بە خۆبەخشی ئیشەکەم لای خاتم لای ناتوانم بە خۆبەخشی ئیش بکەم هەتاوەکو ئەو بزنسێک کە هەیەی وەردۆردە فێر ببم ئەم شتە هەر هەبوو لە ینی لە کۆنیشەوە بوو وەختی خۆی گەربیر تامێ لە ساڵی نەوەکان خەڵک خۆبەخشی نەئەزانی چێ بەڵام خەڵکە چوو مناڵەکەی برد بەلای بەلاژەلات و بەس فێری هیچی مێرە فێری شەکەبێ ئەنی ئەمە تۆ ئەو هەی بزنس بە دروستەکەی ئەو فێری ئیشکرد نەبی ئەگەر هەر هیچیش نەبێت و پارەشە پێ نەبێت ئەنی بەم شێ ئیشکرد باشە کاکاوبیر ئەو فستیڤاڵی کە بەڕێوە چۆت یەک ڕۆژ بەردەوام یاخود هەفتەیەک
وەکو هەفتەی کارسازان ئێوەش ئەو فستیڤالە بەردەوامی پێ ڕاستێکی یەک ڕۆژ بەردەوام بوو لەبەر ئەوەی کە ئێمە ئەزانین ئێستا بەداخۆ بایکۆتی داوامکردن هەیە و خەڵکیش بەڕاستی زۆر ئەو گیرفانە گەرمی نییە تاوەکو بێت ئێمە نەمانێت بەڕاستی زەخت زۆر بکەین لەسەر ئەمان فکرەکە بۆ ئێمە ئەوە بوو لە ڕۆژێکی ئاوهایە بیان ناسێنین و دوای ئەو لە ڕێگە سوشال میدیاکانمانەوە دایان برین یەک زۆر باشە بەم شێوێ بێ و داوەکو پیجەکانیشان مێنشنەکەین لە لای خۆمان لە سوشال میدیاکانی دەستان خۆش بێکمان ئەمە پاڵپشتیەک و هەندانێکی زۆر باش بێت بۆ گەنجانی کە سەرەتای دەستپێکی کارێکیانە ئێمە هەر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ چەند جارێک لەگەڵ بەڕێستا باسمان لە کار و چالاکیەکانی ئەمریکان کۆرنەر کردووە بەڵام گەربینەرێک ئێستا یەکەم جاری بێت ببینێت ئەم بابزای ئەم ڕێکخراوە چی ئەمریکان کۆرنەر چۆن ئەتوانێت هاوکاری گەنجام کات بە تایبەتر کار و چالاکیەکانتان خۆی لە چیا بینێتەوە زۆر سپاس بەڕاستی ئەتوان بڵم ئەمریکان کۆرنەر یەکێکە لە پرۆگرامەکانی وەزارەتی دەروی ئەمریکا ئەمە هاوکاری ڕێکخراوەکانەکەین ڕێکخراو نین وەکو خۆمان چونکە ئێمە پرۆگرامیکی حکوومەتی ئەمریکین و لەگەڵیشە ئەم پرۆگرامە بە هاوبەشی لەلایەن حکوومەتی ئەمریکا لەگەڵ حکوومەتی ئەو وڵاتە بەڕێوە ئەبرێت کە ئەمریکان کۆنەریتە ئەنی بە نمونە ئێستا من پرۆگرامێکی هاوبەشە لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی خارجی ئەمریکا کە قۆنسڵخانەی گشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵین و لە ناو وەزارەتی خوێندنی باڵایە لە هەرێمی کوردستان لە سلەیمانی لە ناو زانکۆی سلەیمانیەوە تاوان جێ خۆیتی بەڕاستی من زۆر بە گەرمی سوپاسی کاک دکتۆر کۆسار بکەم سەرۆکی زانکۆ بەڕاستی زۆر هاوکاری ئەمریکان کۆرنەری سلەیمانیە و لەتوانم بڵم لەو کاتی کە بەڕێزان بوون بە سەرۆکی زانکۆ ئێمە لەگەڵ قۆنسڵخانەی ئەمریکی زۆر بە باشی کارەکانمانەکەین لەگەڵ زانکۆی سلەیمانیە و زۆر پرۆگرامی باشترمان هەیە و ئەم ساڵ پرۆگرامێکمان هەیە ئەمە حەزەکەم لێرە ئاماژەی پێ بم بە ناوی پرۆگرامی 500 ئەمە 500 هەمین پرۆگرامی ئەمریکان کۆرنەرەکە لەم ساڵە کردێتی ئەوە دێکەم جار لێرە بەڕاستی ئەلانەکەمەتەما بین ئینڤیتیشنەکەمان ناوی 500 بێ بەڕاستەکە بەڵام لێرە باسێکن کە 500 چییە تا ئێستا لە ساڵی 1990 کە ئەمریکان کۆرنەر دروست کراوە لە و دامەزرێنراوە بە بڕیاری کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئەم ڕۆژە هیچ ئەمریکان کۆرنەر 500 ئاکتیڤیتی نەکردووە 100 ئاکتیڤیتی کراوە بەڵام ئێمە بە خۆشحاڵیەوە بە ئازاتی خۆبەخشەکانمان گاندومان 200مان تقریبا ساڵانێکە بەجێشتەوە بەڕاستەکەی ئەم ساڵ 500 هەمین ئەمریکان کۆرنەرەکەی و مناسبێکی گەورەشی بۆکەین بەڕاستەکەی چونکە ئینجازێکی زۆر گەورەیە بۆ هیوای کە لە ساڵی داهاتوو توانین 500کە بەرەوسەر بەرین ئەمریکان کۆرنەر هەموو پرۆگرامەکانی بەرنامەکانی بە بێ بەرامبەرە لەوانە ڕێخستنی کۆرسی زمانی ئینگلیزیە پرۆگرامی لیدەرشیپە بۆ گەنجان سەرکردایەتی و لەگەڵیا کارسازیە خولی کارسازی و زمانی ئینگلیزی وەکو باسمان کرد با بڵین بەپی ئاستەکان ئێمە خولی زمانی ئینگلیزیەکەینەوە لە ڕێگای ئەو مامۆستایانە بێت کە مامۆستای کە کوردن و مامۆستای زمانی ئینگلیزی نیان ئەو خوێندکارانە بێت کە خوێندکاری زانکۆن و خوێندکاری پێشکەوتون لە بابڵین لە مەرحەلەکانی سێ و چوارن ئێمە بۆیە بەوان ئەم خولانە بەعزەکانەکەینەوە لەبەر ئەوی کە لێ ئێستا ڕای بهێنین بۆ دوای زانکۆ کە باگراوندێکی باشی هەبێ و فێر ببێ لەسەر شێوازی وانەوتنەوە لە داهاتووە کە تەخەڕوجی بڕاتە زانکۆی یا بڕاتە پەیمانگایەک زۆر بە ئاسانی بتوانێت دەست بڵێتەوە و لەگەڵیشە ئەم پرۆگرامە ئاڵوگۆڕە کەلتوریەکان لەوانە ئایڵب کە بۆ گەنجانە ساڵانە ئێمە خوێندکاری ئامادەی خوێندکاری زانکۆ ئەم خوێندکارانە ئەتوانن بڕۆن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشداری ئەم پرۆگرامەکەن کە هەموو تێچۆکەی لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دابین ئەکرێت پرۆگرامی سەرکردایەتیە بۆ مای مانگێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکە ئەگەڕێنەوە شەهادەیەکی سەرکردایەتی وەرەگرن کە بەشدارن لە پرۆگرامە کردو دوای ئەو پرۆگرامی خوێندنمان هەیە لە ئەمریکا ئەمەش بە هەمان شێوە هەر بەڕێزی بێوێت بخوێنێ ئەتوانێت تەقدیم کات بۆ ئەو پرۆگرامە لەوێ سکۆلەرشپ و ئەمانەی بۆ دابینەکرێ کەسێکمان هەیە لە عێراقا کە ناوی کاک ڕیڤینە بە خۆشحاڵیەوە ڕیڤین مزوری سینیەر ئەند های ئەدوکیشن ئەدڤایزەرە لە قۆنسڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو ڕاوێژکاری خوێندن و خوێندنی باڵایە ئاسانکاری تەواو ئەکات بۆ هەموو ئەو بەڕێزانی کە ئەیانەوێ بخوێنن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یان ئەیانەوێ سکۆلەرشپێک وەربگرن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاک ڕیڤین هەموو ئاسانکارییان بۆکە و هەفتانە مانگانە دوو جار بە دوو هەفتە جارێک یەک لە ئەمریکان کۆنەردا ئەنیشێت با بڵین ڕاوێژی پێ ئەکرێ پرسیاری لێ ئێستا ڕەنگە بینەرێکە بێ بێت بەژاری یەکێک لەو چالاکیانە بکایە خودت بێ بچێ بۆ خوێندن بۆ ئەمریکا بۆی کە ئێوە هاوکاریکەن چۆن پەیوەندی بە ئێوە بکە ئێوە شوێنتان لەکوێیە کاکاوە ئێمە تاوان ڕێگەکانی پەیوەندیکردن بە ئەمریکان کۆنەرەوە
بۆکو ئاماژەم پێ سوۆشال میدیامان هەیە ئینستاگراممان هەیە فەیسبوکمان هەوین بەناوی ئەمریکان کۆنە سلەیمانیە ئەمریکان کۆنە ئین سلەیمانی ئەفەن بورن ئەوە لەگەڵیشیە ئەمە لە ئینستاگرام و لە فەیسبوک بە هەمان شێوە لە لینکدینیش بە هەمان شێوەمانە و بێجگەلەوە شوێنی ئێمە لە ناو زانکۆی سلەیمانیە لە بینایی لە کەمپی نوێ لە بینای کتێبخانەی ناوەندی لە نهۆمی سێمین و ئێستا بە خۆشحاڵی نهۆمێکی گەورەمان وەگرتەوە پێشتر ئێمە ئۆفیسێک و ژوورێکمان هەبوو ئێستا نهۆمێکی گەورەمان وەگرتەوە ئەم نهۆمە گەورەیە مجموعەی هەلی تازی تیا بەڕاستێکی ئێمە شتێکە کە ئێستا تەنها ئەمریکان کۆرنەرەکە ئەیبێت ئەویش بابەتی ئینۆڤیشن سنتەرە میکر سپیس کە ئەمە ناوەندێکە بۆ سنتەرێکە بۆ پێشخستنی توانای گەنجان بە تایبەتی ئەو گەنجانی کە لە بواری تەکنۆلۆژی و ئەندازیاری ئیشەکەن یعنی خوێندکارەکانی کۆلژی ئەندازیاری زانکۆی سلەیمانی زانکۆکانی کە بەبێ جیاوازی هەر کەسێک کە خولای ئەو بابەتی هەبێ ئەتوانێت بێت لە ئەمریکان کۆرنەری سلەیمانی ئەو پرۆدەکتانە بەکاربێنێت کە 3D پرینتین و لەیزەرکەتە و لەگەڵ بابەتی تری تەکنۆلۆژی کە هەمووی بەبێ بەرامبرن لە دەرەوە بەپارەیە ئەمانەتوان بێن مۆدەلەکانیان دروستکەن بیبەنەوە بۆ خوێندنەکانی کە ئەمە بەڕاستی هاوکارێکی زۆر باشی خوێندکارانە و حکوومەتی ئەمریکا بە تەواوەتی ساڵانە فەندی تەواوی بۆ دابینەکە بۆی هەموو پارچەکانی ئەمە بکڕێت پارەوان نەگیرێت. کاکاوبیر ئەم هەموو خزمەت گوزاریە کە لای ئێوە هەیە لەوانەیە پرسیار بێ بەس بۆ خوێندکاری زانکۆ و پەیمانگاکانە یاخود لەوانەیە گەنجێکیشمان هەبێت لە توانای زمانە باش بەڵام لای ئێوە بڵێ بیوێت زیاتر پەرەی پێبە لە لێچە لەو بوارانەیە شارەزایەکی باشیە بێت بتوانێت لەو خولانەی ئێوە زیاتر پەرەی پێبە و دەرفەتی بۆ پرەخسێ بتوانێت بچێت لە دریشەوە خول ببینێ ئێوە تا چەند کارتان بۆم بابەتە کردەوە. ئێمە پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی ئێمە بەبێ جیاوازی خەڵک بەشدارەکە لامان یعنی ئێمە ڕاستە لە ناو زانکۆی سلەیمانی تەنها بەس خوێندکاری زانکۆی سلەیمانی لا نییە لە ناو خۆبەخشەکانمانە کە ئێستا نزیکەی 30 خۆبەخشمان هەیە خوێندکاری زانکۆی ئەمریکی تایە زانکۆی کۆماری تایە زانکۆی پۆلیتەکنیکی تایە زانکۆی پەیمانگاکانی تایە پەیمانگای ناشناڵی تایە پەیمانگای KTI تایە پەیمانگای سلەیمانی تایە ینی وامان کردووە کە هەموو خوێندکارانی زانکۆکان بتوانن بێن لە لای ئێمە کار بکەن و لەگەڵیشیە ئێمە تایبەتمان نەکردووە تەنها بەس بە خوێندکاران بەپی تەمەنەکانیش خەڵکی تایە یعنی خەڵکی تایە تەمەنی زۆر گەورەیە خەڵکی تایە تەمەنیشی ئەسڵان خەڵکی تایە با بڵێن لە 50 ساڵ 45 ساڵمان هەبووە خەڵکیشمان هەبووە 7 ساڵمان هەبووە ینی 6 ساڵیشمان هەبووە کە بەشداریان کردو لە پرۆگرامەکانمانە ئەم بەڕێزانە ئەتوانن ئەوەی کە 6 ساڵە ئێمە توانین سود لە ئەزمونونەکەی وەربگرین چونکە ئەوە پڕپڕە لە ئەزمون بەڕاستەکەی ئەتوانێت ئەزمموی خۆی لەگەڵ توانای گەنجەکانی ئێمە بیان گونجێنین تێکەڵیان بکەین تاوەکو بتوانین داهاتێکی بەخواد و داهاتێکی باشمان هەبێت بۆ پەرشەنگدارمان هەبێت بۆ وڵاتەکەمان و تایبەت کوردستان. زۆر باشە کاکاوبیر ئەگەر گەنجێک بیرۆکەی کێبێت بۆ ئەوەی کە بزنسێکی بچووکی هەبێت لە دوجارە یاخود ئەگەر بزنسەکە شێبێت بێت پەرە بە بزنسەکەی بات ئێوە چۆن هاوکاری گەنجەکانەکەن چۆن ئەتانەوێت سود لە ئەزمموی ئەو کەسانە وەرگرن کە لە وڵاتی ئەمریکا سوودێکی باشیان بە وڵاتەکەی خۆیان گەیانەوە ئەزمموی ئەوان بگەهێنە هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە دووشتمان هەیە بەڕاستێکی کە ئێستا ئەمڕۆ لێرە باسیەکەم ئەم شتانە بەڕاستێکی ئەبێ لە ڕێی پەیجەکەمانەوە بڵایەکەینەوە بەڵام پێم خۆشە لە ڕێگای کورساتەوە بەڕاستی چونکە کەناڵی کورسات زۆر گرنگی باش بە بابەتی گەنجان بە بابەتی پێشکەوتنی گەنجان ئەیات بۆیە من بەڕاستی حەزەکەم هەموو ئەو فەرە باشانی هەمانە لێرە بەڕاستی سپاسدانەکەین کە هەموو جارێکیش میوانداری ئێمە ئەکەن بۆ بابەتەکانمان زۆر پێزانین. بەڕاستێکی ئێمە دوو پرۆگرامان هەیە پرۆگرامێکیان ناوی کاریر ئەند دیڤلۆپمنتە ئەم کاریر ئەند دیڤلۆپمنتە لەگەڵ CDC زانکۆی سلەیمانی لەگەڵ بەڕێز دکتۆر ئاڵایە دانیشتوین باسمان کردووە ئەم پرۆگرام بە تەواوەتی ئێمە وەکو ئەمریکان کۆرنەر و قۆسڵخانەی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسمان کردو دامان ڕشتەوە هەر هەموو شتێکی ئەمانەوێت لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ئەو خوێندکارانی کە تەخەڕوجیان کردو یان ئەو خوێندکارانی کە کۆتایی ساڵیانە بێن لە لای ئێمە بۆ ماوەی 6 مانگ ئەمە بۆ ماوەی 2 ساڵە دوو جارە لە ساڵەکە ئەم پرۆگرامە 6 مانگ لای ئێمە کۆرس وەرەگرن لە کۆرسی زمان لە کۆرسی سوفتوێر با بڵێن مایکرۆسۆفت بە پرۆگرامەکانی کۆمپیوتەر کە بەکاربێن و لەگەڵیشە بابەتی مارکێتین دوو شتەیە مایکرۆتیچین و مایکرۆلەرنین هەیە کە ئەم دوو شەش ئەمانەیە بەکاربێنین لەگەڵ یا CV ڕایتین چۆن خۆت ئامادە بکەی بۆ با بڵێن بۆ مقابلەکردن ئەمانە هەموو ئەو شتانن کە لەم پرۆگرامە 6 مانگیە ئامادە ئەکرێ وەکو ئاماژەم پێە ساڵی دوو جارەکە دوای 6 مانگ وەجبەیەکمان تەخەڕوجەکە
لە کۆتاییە ئێمە جۆفێرێکەکەین با بڵین بازارێکەکەین بۆ ئەو کۆمپانیانەی کە لەگەڵ منەزەماتانی کە لە سلێمانی هەن جامعەکان بە هەمان شوبانگیانەکەین ئەمان هەلی کاربن بەم بەشداربووانەی ئێمە ئەوان بەڕێزانی کە یەن لای ئێمە کە ئەم کۆرسە تێر و تەسەلە وەرئەگرن دوای سیڤێکی بە قوتیان و دروستکەین بیبەخشن بەو کۆمپانیانە ئەمە وەکو ئەم بابەتە وەکو بابەتی کارسازی ئێمە چۆن ئەتوانین ئیش بکەین ئێمە پرۆگرامێکوانێن ناوی ڤاپە ڤیزیتین ئەمریکان پرۆفیشنال طبعا ئەم پرۆگرامە هەموو تێچۆکی حکوومەتی ئەمریکایە و پێشترش ئەبانشم پیاوە لە ڕێگای ئایرێکس سەرپەرشتێکرێت پرۆگرام لەخرای ئایرێکس ڤاپ کەسە شارەزاکان ئەهێنێ بۆ ئەو وڵاتانی کە پێویستان پێێتی بە نمونە بۆ عێراق ئێمە ناتوانین هەموو کەسێک بەرەکەینەوە بەڕاستەکە ینی ئەم عادەتە زۆرمان بۆ ناکرێت بەڵام ئەتوانین شارەزاکە وەکو جەناب ئاماژەت پێ بیهێنین بۆ ئێرە هەرباسی کۆشمان بۆ بکە کە پلانتان هەیە لە مانگی دووە کارێکی باشترکە مادام لە کورسات و شتەکانەڵی ئەمەشمان بۆ بەسەرچاوەدڵێکین ئەمە پێشووتر لە ساڵی 2021 خاتونێک هات کە ئەو دامەزرێنەری 3D ستارتەپە ئەم 3D ستارتەپە ناوندێکی گەورەیە ئەم ناوەندە گەورەیە ئەڵێ بۆ بناوی 3 ڕۆژە بۆی بە 3 ڕۆژ بە چڕ و پڕی ئەم گەنجانە فێرکەین کە کارسازێکی باش بن ئەومان هێنا بۆ سلێمانی وەرکشۆپێکی باشی کرد و لە هەمان کاتە لە هەمان شێوە ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو با بڵێن کە چێتە 2025ەوە ئەمەش بەڕاستی لێرە ئاماژی نێشتا بڵامان نەکردوێتەوە بەڕاستێکی لە 4 ئەمە شارەزایەکی تری کارسازیمان هەیە ئەمە ئەتوانین ڕەتیکەینەوە بەم پرۆگرام بەم فستیڤالی کە دوێنێ کردوانە هەموو کارسازە بەڕێزانی کە دوێنێ بەشداریان کردووە بانگیانەکەین بۆ ئەم وەرکشۆپەی کە ئەکرێ لەلایەن ئەو شارەزای و ئەو پرۆفسەرەوانێک کە کارسازێکی باشە و خەڵکی زۆر باشی پێگەیاندووە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشتر بە ئۆنلاین سیمینارێک وەرەگرن دوای ئەوە خۆی یەت لێرە بە ڕاستەوخۆ ببینین وەرکشۆپێک بۆ ئەم بەڕێزانە ئەکاتەوە و ئەگەر کورسەکانمان توانیمان خەڵکی کورسی زیاکەن بۆی کە شانس بین بە خەڵکی تریش لە دەرەوە بتوانێت بەشداری کات لەم وەرکشۆپە دەستان خۆش بە هیوای بەردەوامیتان مانجومان کردی کاکبیر سوپاس بەوەی کە ئەو ئۆفەرانی کاتان بووە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کورساتەوە ڕاتگەیان دووبارە دەست خۆش بێ سپاس بۆ تۆ دەست خۆش بێ و سپاس